لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان ڕەت دەکاتەوە. سەرۆکی لیستەکە دەڵێت ئەگەر دادگای ئیتیحادیش بڕیار بدات پێوەی پابەند نابن. ئەوەی ئەوان کردیان خارجی دەستورە، ئەوەی ئەوان کردیان خارجی عرف و اتفاقاتە کە لەسەر ئەو اتفاقاتە عێراقی نوێ دروست کرا. من تەسەورەکەم محکمەی اتحادی لە پەرلەمانی عێراق وەزعی خراپترە، محکمەی اتحادی مسەیەسە و ئەشزانین بەدەستی چیەوە ئەیات. بۆیە ئێمە محکمەی اتحادیش بەو شێوەیە قەرار بدات، ئێمە پێی ناڕازیە بین. لەلایەکی ترەوە ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت ئاڵای کوردستان داناگرن و بە پێویستیشی دەزانێت بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو لایەنانەدا بچنەوە کە دژایەتی ئاڵای کوردستانیان کردووە. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامیش وتی بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان دژایەتی هیچ کەس و لایەنێک نییە، دەشڵێت لە داهاتوویەکی نزیکدا کۆبوونەوە لەسەر ئەو بابەتە دەکەن. هیوادارم خەڵکی کەرکووک بە ئارامی ئەم شتەوە هیچ جۆرە کاتێک بیر لە تەشەنج و تونند و تیژی ناکەینەوە، بەڵام بە تاکید ئەوانەی کە ئەمڕۆ هەڵوێستێکی دیکەیان هەبووە کاتی ئەوە هاتووە پێیا بچینەوە بە عەلاقەت. ئێستا بڕیارە دراوە، بڕیارەکە لەلایەن ئیداری شاری کەرکووکەوە دراوەتە ئەنجومەن و زۆرینی ئەنجومەن بڕیاری لەسەر داوە. ئەمە نەدژایەتی هیچ کەسێکە و نەبوو ئەوەیە کە دژایەتی هیچ کەسێکی پێ بکرێ. ئەمە بڕیارێکە لە دەستورە سسپێنراوە کە مادام منتیقانە متەنازع عەلەیه هەیە، چۆن حکوومەتی ناوەندی بۆی هەیە تەسەڕوفی پێ بکە، بە هەمان شێوەش هەرێمی کوردستانی بۆی هەیە تەسەڕوف بکە، یان ئەبێ تەرەفی سێیەم تەرەفێکی تر بێ ئەم شتانە بگرێتە خۆ. لایەنە کوردیەکان ئێمە دیارە ڕاستە کۆبوونەوەمان نەکردو، بەڵام لە داهاتوویەکی نزیکا دیارە قسە و گفتوگۆمان هەیە لەگەڵ یەکتریا، کۆبوونەوەیەکیش لەسەر ئەواکەین و بەڵام ڕای فەرمی هەموو حیزبەکان لەوەیە کە ئەمە شتێک نییە کە نیگەرانی لێ بکەوێتەوە. أنا مرة أخرى راح يحدد زمن لكل سؤال. لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بە ئامادەبوونی ١٠٧ پەرلەمانتار بڕیارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەت کرایەوە و بڕیاردرا ئاڵای کوردستان لە کەرکووک دابگیرێ. یاساناسێکیش دەڵێت ئەوەی ئەنجومەنی نوێنەران کردی بڕیارە نەک یاسا. ئەگەر بڕیاری دادگای ئیتیحادیش دژی ئاڵای کوردستان بێت، ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆی هەیە سکاڵا تۆمار بکات. ئەمەی کە پەرلەمان بڕیار بوو یاسا نییە کە ئەوەی دوێنێ کادەنیان لەسەریدا واتە شەرت نییە هەموو بڕیارێک جێبەجێ بکرێ. دوو لە ڕووی قانونیەوە محکمەی ئەگەر خلافێکی قانونی کەوتە بینی دوو دەستگاوە، حکوومەتی ناوەندی و پارێزگایەک، محکمەی ئیتیحادی یەکلاکەرەوەیە بۆ کەیسەکانە کە هەردوو لامان بە پێی مادەی 115 قسەی لەکرێت. 115 دەسەڵاتەکانی هەردوو لای دیاری کردووە، واتە هەر دەسەڵاتێک کە تایبەتە بە محکمەی بە حکوومەتی ئیتیحادی ئەوە دیاری کراوە. ئەگەر دەسەڵاتێک دیاری نەکراوە پێی دەستور خلاف کەوتە بینی شارەکان و حکوومەتی ناوەندیەوە ئەفزەڵیە ئەدرێ بە حکوومەتی شارەکان. بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک کاردانەوەی جۆراوجۆری بە شوێن خۆی داهێنا. پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهاتووشدا ناڕەزایی و ناکۆکی زیاتری بەدوایە بێت. چاودێرانی سیاسیش دەڵێن دەبێت کورد ژیرانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکات و گرەوەکە لە بەرژەوەندی خۆی بباتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.